بەڵێ بەڕێزان خۆشەویستان لە گێمی دووەمی یارینەوان هەردوو تیپی ئاسۆس و زانکۆ هاتینەوە خزمەتان لە خولی پلە نایابی ڕانیا. بەڵێ بەڕێزان ئاسۆس توانی گۆڵی یەکەم تۆمارکە لە گێمی یەکەمدا. ئێستا ئەنجامی یارەکە گۆڵێک بەرامبەر بە سفرە لە بەژۆندی تیپی ئاسۆس. هێرشێکی زانکۆ بەڵام دەگەڕێنرێتەوە لەلایەن گۆڵچەوە، زۆر بە جوانی لەلایەن گۆڵچەوە دەگەڕێنرێتەوە. هێرشێکی زۆر مەترسیدار بوو. بەڵێ بەڕێزان لەگەڵ هاوکارم بستونی براهیم براتان مەڵغازی لە خزمەتان داین بۆ گواستنەوەی یاریەکان. بەردەوامین لە گواستنەوەی خولی نایابی ڕانیا.
پەناڵتیەک لە بەرژەوەندی تیپی زانکۆ جێبە درێژانی ژمارە 8ەوە بەڵام گۆڵ نەبوو یاریزانی ژمارە 8 نەیتوانی بە سەرکەوتوانە گۆڵ بۆ تیپی زانکۆ تۆمار بکات. پەناڵتیەک بوو لە بەرژەوەندی تیپی زانکۆ بەڵام ئەو هەلایان لەدەست و بەڵێ بەڕێزان تا ئێستا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی ئاسۆس.
بەڵێ بەڕێزان خۆشەویستان ئێستا دەتوانن لە تەلەڤیزیۆنی ڕانیا بینەری گێمی یەکەم بن. ئێستا ڕاستەخۆ بینەری گێمی یەکەمی یاریەکە بن لە سەر شاشەی تەلەڤیزیۆنی ڕانیا. وەک ئاماژەمان پێدا لەبەر گرفتی تەکنیکی ئێمە ناتوانین ڕاستەخۆ بوازینەوە. دوا بەدەی کۆتاهاتنی گێمەکان ئێمە گێمەکان دەگوازینەوە. لە ئێستادا پاش دەقەیەکی تر گێمی یەکەمی یاریەکە لە سەر شاشەی تەلەڤیزیۆنی ڕانیا نیشان دەدرێت، دەتوانن بینەر بن. بۆ ئاگاداری گشتلایەک تا ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵێک بەرامبەر سفرە لە بەرژەوەندی تیپی ئاسۆس. تیپی ئاسۆس توانی گۆڵێکی جوان تۆمارکە بە لێدانێک شوتێک دیارە ئاماژە ببوونی فاوڵێک دەدرێت. وەک پێشتر ئاماژەمان پێدا سبەینێ یاریێکی گرنگی خولەکە هەیە، ئەویش کەرکووک و دابان کە بە یاریکی گرنگی خولەکە دانرێت. وەک بەشێک لە هەوادارانی وەرزش ئاماژەی پێدەکەن کە وەکو کلاسیکۆی خولی ئیسپانی وایە، ئەمەش کلاسیکۆی ڕانیە کە بەردەوام ئەم دوو تیپە هەوڵی بەدەستهێنانی نازاویان داوە شوتێک، بەڵام باسانی گۆڵی دەگیرێت. سبەینێ ئەو یاریە هەیە لە ڕانیە. وەک دۆستان ئاماژەی پێدەکەن کە سبەینێ ژمارەیەکی زۆر لە وەرزشوانان ئامادە دەبن، بڵین ئارزومەندانی وەرزش ئامادە دەبن لە هاندەران. بەدڵنیاییەوە ئەو ژمارە زۆری کە ئاماژەی پێدەکەن کە ژمارەیەکی زۆر ئامادە دەبێت. ئینزارێکی زەرد زۆری کە ئاماژەی پێدەکەن کە ژمارەیەکی زۆر ئامادە دەبێت. بەڵێ بەڕێزان پێشتر ئاماژەمان پێدا بوو ئەو تیش با بڵێن ئەوانی کە جلی بە جلی زەردەوە دابەزیونەوانە زانکۆن و ئاسۆسیش ئەو جلە سەوزە کاڵێ کە پێشتریش ئاماژەمان پێدا خاوەنی گۆڵی یەکەمی ژۆبەر ڕووی لێرێ ژمارە 98 لێدانێکی ڕاستەخۆیە لە بەرژەوەندی تیپی زانکۆ.
ڕاستە خۆی دوزان بەڵام دەگەڕێنرێتەوە. بەڕێزان گەر دەخوازن زیاتر بتوانین لە خزمەتتاندا بین ئێوەش هاوکار و پشتیوانمان بن لە لایک و شەیر و کۆمنتکردنی ئەو یاریانە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆی بتوانین زیاتر لە خزمەتتاندا بین لەگەڵ هاوکارم بێستون ئیبراهیم بەردەوامین لە گواستنەوەی یاریەکان. دیارە ئەوەش ماندووبوونێکی زۆری دەوێت هێندە ئاسان نییە هەموو ڕۆژێک بتوانین ئەو یاریانتان بۆ بگوازینەوە. سپاس بۆ دەستخۆشی و پشتگیریەکانی ئێوەی خۆشەویست کە بەردەوام لەگەڵمانن. بەڕێزان بۆ بینینەوەی یاریەکان دەتوان لە هەچ کاتێکدا بێت دەتوان سەردانی پەیجی فەرمی تەلەڤیزیۆنی ڕانیە بکەن یاخود لە یوتیوب لە هەردوو پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیە و ڕانیە سپۆرت بینەری یاریەکان بن. بەڕێزان ئاماژەدانێک بۆی کە ئاگادار بن لە ڕۆژی یەکی مانگەوە یەکینۆ کاتی یاریەکان دەگۆڕێت لە سەعات لە کاتژمێر 5 ئێوارە بۆ کاتژمێر 4 ئێوارە دواتە کاتەکە دێتە پێشێ بۆ ئاگاداری گشت لە یەکتان. لێدانێکی بەرز مەڵێ بەرزان گێمی دووەمی یارینەوان هەردوو تیپی ئاسۆس و زانکۆ بەردەوامە تا ئێستا ئاسۆس توانیوێتی بە ئەنجامی گۆڵێک لە پێش بێت وێڕای ئەوەی کە لە گێمی یەکەم تیپی زانکۆ زۆر بە باشتر لە گێمی دووەمی یاریان دەکرد هێرشیان زۆرتر بوو بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. هێرشێکی زۆر مەترسیدار بۆ سەر تیپی زانکۆ بەڵام نەیانتوانی بیکەنە گۆڵ.
بەڵێبەڕێزان یاریەکە بەردەوامە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە سفر لە بەژۆندی تیپی ئاسۆس. سپاس بۆی بەڕێز. سپاس بۆ سەرنج و پێشنیارەکانتان کە بەردەوام لەگەڵمانن. دیارە تیپی زانکۆ پەنالتیی فەوتاندۆ بەڵێ گۆڵی دووەمی تیپی ئاسۆس. گۆڵی دووەمی تیپی ئاسۆس لە نێوان زانکۆ ئاسۆسدا. یاریزانی ژمارە 9
یاریزانی ژمارەنەوەی تیپی ئاسۆس یاریزانی ژمارەنەوەی تیپی ئاسۆس ڕەوەز ئیبراهیم ئەمڕۆ توانی گۆڵی دووەمی یارەکە تۆمار کات. هێرشێکی مەترسیدار بوو لەسەر تیپی ئاسۆس، بەڵام یاریزانەکە نەیتوانی کەلەکەی بە تەواوەتی لێ بدا. زانکۆ 2 بۆ ئاسۆس 0 بۆ زانکۆ. دەستخۆش هاوکارم بەستن ئیبراهیم نووسی. زۆر گەرم بوو دەگوشتم. نا وەڵام لازم دەبێ هەڵی دێ بۆم لێ بمژێرێ. بەڵێ بەڕێزان وەک ئاماژەمان پێدا گۆڵی دووەمیشان تۆمار کرد تیپی ئاسۆس. گۆڵی دووەم یاریزانی ژمارەنەوە ڕەوەز ئیبراهیم. لێدانێکی ڕاستەخۆی زۆر جوان، بەڵام گۆڵچی گەڕاندیەوە. هەڵدانی لە بەرژەوەندی تیپی زانکۆ.
پەنارتیەک لە بەرژەوەندی تیپی ئاسۆس، پەنارتیەک لە بەرژەوەندی تیپی ئاسۆس. دیارە وەک دەبێت ژمارە چەند هەر ژمارەنەوە پێم وابێت لێدانەکە جێبەجێ دەکات. پەنارتیەک بۆ ینی ئاسۆس لەلایەن یاریزانی ژمارەنەوە ڕەوەز ئیبراهیم جێبەجێ دەکرێت. ڕەوەز ئیبراهیم یاریزانی ژمارەنەوە لێدانەکە جێبەجێ دەکات. دیارە گۆڵی سێمی یاریەکە گۆڵی سێمی تیپی ئاسۆس لەلایەن یاریزانی ژمارەنەوە ڕەوەز ئیبراهیم تۆمار کرا. ئەمە گۆڵی دووەمی خۆیەتی لەم یارەدا. ڕەوەز ئیبراهیم توانی لەم یارەدا 2 گۆڵ تۆمار بکات. گۆڵ یەکەمیش لەلایەن یاریزانی ژمارە 98 عوسمان عەبدوڵڵا گۆڵ یەکەم تۆمار بکات. گۆڵ یەکەم لەلایەن یاریزانی ژمارە 98 عوسمان عەبدوڵڵا و گۆڵی دووەم و سێمیش لەلایەن ڕەوەز ئیبراهیم یاریزانی ژمارە 9 تۆمار کرا. دیارە فاوڵێک هەیە ئێستا. دیارە گۆڕانکاریەک هەیە لە تیپی زانکۆ. گۆڕانکاریەک هەیە یاریزانی ژمارە 17 یاریزانی ژمارە 17 ڕۆشتە دەرەوە. مەسلوق یاریزانی ژمارە 15 لا
ناوەکەی لە ئێمە دیار نییە. کارتی سوور بۆ یاریزانێکی تیپی زانکۆ. کارتێکی تری سوور بەرز کرایەوە. دیارە دوو یاریزانی ئاسۆس و زانکۆ کارتی سووریان وەگرت. بۆچی لێدانێکی درێژ يلا ربط بطلي گۆڵ ژمارە دووشە لەلایەن ڕۆزی براهیمەوە هێرشێکی زۆر مەترسیدار بوو بۆ سەر تیپی ئاسۆس، بەڵام لەلایەن گۆڵچەوە دووبارە گەڕاندرایەوە.
تا ئێستا 43 خولەک لە یاریەکە تێپەڕیوە. سپاس بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانن. سپاس بۆ لایک و کۆمنتەکانتان. لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یارینەوان هەردوو تیپی ئاسۆس و زانکۆ. بەڕێزان بۆ ئاگاداری گشت لایەکتان ئەم شەو کاتژمێر دەی شەو یەکەم بەرنامەی وەرزی دووەمی زانیاری تەندروستیان پێشکەش دەکرێت. تایدا دیدار لەگەڵ دکتۆر دیدار لەگەڵ دکتۆر کامیل حەیدەر هەورامی کراوە لەسەر نەخۆشیەکانی کۆڵۆن، بەرنامەیەکی زۆر باش و گرینگە، بەدەوارین سەیری بکەن. دواتریش لە پیج و سۆشیال میدیای تەلەڤیزیۆنی ڕانیە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە یوتیوبیش بڵاوی دەکەینەوە بۆ ئەوەی بتوان سوودی لێ وەربگرن. لە کۆتایی یاریەکە نزیک دەبینەوە. هێرشێکی مەترسیدار بوو، بەڵام پچڕێنرا لەلایەن هێڵی وەرگری تیپی زانکۆوە. وەک پێشتریش ئاماژەمان پێدا لە سەرەتا یاریەکە، تیپی زانکۆ لە گێمی یەکەم باشتر یاریان دەکرد. ئۆفسایدێک لە بەرژەوەندی تیپی زانکۆ. یارەکە خولکێکی کەمی ماوە. بەڵێ بەڕێزان، یاریەکە لە خولەکانی کۆتاییدا نزیک بۆتەوە. یاری نێوان هەردوو تیپی زانکۆ و ئاسۆس بە تا ئێستا ئەنجامەکە 3 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی ئاسۆس. لەگەڵ هاوکارم بێستۆنی ئیبراهیم بەردەوامین لە گواستنەوەی یاریەکە بۆتان. لە ئەکەم و کورتیمان بورن، ومێد دەکەین لە داهاتوودا بتوانین بە شێوەیەکی باشتر یاریەکەتان بۆ بگوازینەوە. لە ڕانی ئێوارەیەکی درەنگە ئێستا
شو دەکات بەڵام بۆ دەرەوەی یاریگا لە ئێستادا لە تەلەڤیزیۆنی ئیرانیا گەیمی یەکەم پەخش دەکرێت تەقریباً نزیک بە ساعاتێک پەخش کراوە لەوێ دوا بە دوای کۆتایی هاتنی گەیمی یەکەم ڕاستەوخۆ گەیمی دومیشتان پێشکەش دەکرێت جێ ئاماژە بۆکردنە هەر شوێنێکی بارزگانی خوازیارە ڕکلام لە تەلەڤیزیۆنی ئیرانی بکە یاخود ببێتە سپۆنسەری گواستنەوەی یاریەکان دەتوانێت پەیوەندی بکات بە ژمارە مۆبایلی 0750 116 34 78 یاخود دەتوانن بۆ دروستکردنی ڕکلام یاخود بڵاوکردنەوەی پەیوەندیمان پێوە بکەن لە سەر شاشەی تەلەڤیزیۆنی ئیرانی ڕکلامەکانتان بۆ بڵاو دەکەینەوە بە هەرزانترین نرخ هێرشێکی مەترسی دیار بەسەر تیپی ئاسۆس بەڵام نەتوانێت بکرێتە گۆڵ کۆتایی گێمی دووەم بە سەرکەوتنی تیپی ئاسۆس بەسەر تیپی زانکۆدا بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 0 کۆتایی هات سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون سپاس بۆ هاوکارم بیستم ئیبراهیم کە زۆر ماندوو بوو بە کامێراوە سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون هەر ساغ و سەلامەت بن کاتێکی خۆش